بەناوی خوای گەورە. من ئەحمەد محەممەد حەسەن ناسراوم بە ئەحمەد مەولەوی کاندیدی ژمارە 11 لەسەر لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان، هاوڵاتیانی بە شەرەفی هەرێمی کوردستان. ئەگەر ئێوە متمانەی خۆتان بە من ببەخشن، پەیمان ئەدەم بەخوای پەروەردگار پاشان بە ئێوەی بەڕێز خزمەتکارێکی خەڵکی ستەم دیدەی ئەم هەرێمی کوردستانە بم. داواتان لێ ئەەکەم لەبەر خاتری ئێمە نا، لەبەر خاتری خۆتان دەنگ بە ئێمە بدەن، بەرهەمەکەی بە چاوی خۆتان ئەبینن. دەست بخەنە ناو دەستمان، پشتیوان بەخوای پەروەردگار گەندەڵکاران ئەم هەرێمە ئازیزە بەجێ دەهێڵن.